سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی داپیرا، ئەم کاتەتان باش، هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەکتان نەخوازم. وەک هەمیشە بوومەوە میوانی ماڵەکانتان بۆ ئەوەی چیرۆکێکی زۆر خۆشتان پێشکەش بکەم. چیرۆکی ئەمڕۆی داپیراش لەژێر ناونیشانی ڕێگا بوێرانەکە. کیژان کچێکی زۆر زیرەک و وریا بوو. ئەو لەگەڵ دایکی و باوکی پێکەوە ئەژیان کە زۆری خۆشەویستن. بەڵام دایک و باوکی وا ڕاهاتبوون بەردەوام دەنگە دەنگیانە کرد دەربارەی کێشەکانی کاروباری ناو ماڵەکەیان. کیژان لەبەر ئەو هۆکارە بەردەوام هەستی بە دڵتەنگێکی زۆرە کرد. ڕۆژێکیان دوای نیوەڕۆ گەڕایەوە بۆ ماڵەوە و بینی پووری لە تەنیش دایکیەوە دانیشتوون لە بەردەم مێزی نانخواردنەکەیە. ئەوان لە گفتوگۆیەکی زۆر قۆڵا بوون. کیژانیش وتی سڵاو پوورێ گیان. پووریشی لە ئامێزی گرت و وەڵامیایەوە سڵاو لە تۆ بێ کیژان گیان. کیژان هەستی بە خۆشیێکی زۆر کرد. دایکی کیژان چوو بۆ چێشخانەکە و کیژانیش پووری برد بۆ ژوورەکەی خۆی و ویستی چەند پرسیارێک لە پووری بکە. بەڵام زۆر لەوا ترسا کە دایکی بەوە بزانێ. کتێبێکی گر بەدەستیەوە و بەخۆی وت: ئایا پوورم ئاگای لە ناکۆچیەکانی دایکم و باوکم هەیە تا بگەڕێ بە دوای چارەسەرێکا بۆی؟ ئەگەر ئەو کارەی کرد ئەوە پێویستە لەسەر من بەرگەی تووڕەبوونی دایکم بگرم، چونکە دڵنیام ئەو پێخۆش نییە کە نهێنی خێزانەکەمان ئاشکرا بکرێ. بۆیە بە جوامێریەکی مەزن و لێنەبڕاوانە قسەی لەگەڵ پووریا کرد و وتی: پوورێ گیان، شەوی پێشوو دایکم و باوکم شەڕیان کرد. ئەوان بەردەوام دەنگەدانگەکەن پێکەوە. منیش بەڕاستی زۆر دڵتەنگە بم بەوە. پووریشی وتی: ئایا شەڕ و ئاژاوەی ئەوان تۆ ترسێنێ کیژان؟ بە دەنگێکی خەمبارانەوە وەڵامی پووریایەوە و وتی: بەڵێ پوورێ گیان، من زۆرە ترسم کاتی ئەوان شەڕەکەن. ئەوان بە درێژایی کات دەنگە دەنگیانە بەبێ هیچ هۆیەک بەڕووی منە هاوارەکەن. من نازانم چه هەڵەیەکم ئەنجامیاوە تا دایک و باوکم بەو شێوەیە بکەن. پووریشی دەستەکانی کیژانی گرت و وەک سۆزێک پێیوت: نیگەرانی بخەرە ئەو لاوە کچەکەم، لەگەڵ تێپەڕبوونی کاتە بە دڵنیاییەوە هەموو شتێک باشە بێ. لەگەڵ ئەوەشە سەبارەت بەمە وتوێژ لەگەڵ دایکتاکەم و بزانم کێشەکانیان چییە. پاشان پووری کیژان وتی: تۆ هیچ هەڵەیەکە ئەنجام نەیاوە، بەڵام جوامێری تەواوت هەیە بۆ ئەوەی بە ڕاشکاوی هەواڵی کێژەی خێزانەکەتم پێبەی. هیچ پێویست بە نیگەرانی ناکە کیژان گیان. دوای کاتێکی کەم پووری کیژان داوای پارچە کاغەزێکی کرد و گرتی بە دەستی ڕاستیەوە و بە کیژانی وت: لێرەیە ژمارەی مۆبایلەکەم ئەنووسم و هەر کاتێک لە ئایندەیە ڕووبەڕووی کێشەیەک بوویتەوە ڕاستەوخۆ پەیوەندیم پێوە بکە. دڵی کیژان بە بیستنی ئەو قسە سۆزدارانەیە لە پووریەوە زۆر خۆش بوو. هێور بوو و کەمێک خەندەی گرت و زۆری سوپاسی پووری کرد. پێش ئەوەی کە پووری کیژان بگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆیان، قسەی کرد لەگەڵ دایکی کیژان و باسی ئاستەنگیەکانی پەیوەندی هاوسەرگیری بۆ کردن. دوای چەند مانگێک دۆخی خێزانی ماڵی کیژان گەڕایەوە بارێکی ئاسایی و چیتر دایک و باوکی کیژان دەنگە دەنگیان ناکرد و لەسەر شتە بچووکەکان لە ناوخۆیانە شەڕیان ناکرد، بەڵکو زۆر جیاوازتر مامەڵەیان لەگەڵ کیژانیشە کرد. وەک جاران لێی تۆڕە نابوون و بەردەوام بە دڵخۆشی و بە خۆشەویستیەوە قسەیان لەگەڵا کرد. دوای ئەوە ژیانیان زۆر ئاسایی بوو و گۆڕانکاریەکی زۆری بەسەرا هات. کیژانیش لەو ڕۆژەوە بوو بە کەسێکی تر و هەستی بە خۆشیێکی زۆرە کرد لەلایەن دایک و باوکیەوە.
باسکردنی کێشەی خێزان لەم چیرۆکەیە پێمان ئەڵێت کاتێک کە بۆ کەسانێکی تری باسەکەی کارێکی هەڵە و ناپەسەندە، چونکە نابێت کێشەکانی خێزانەکانمان بەرینە دەرەوە. بەڵام ئەگەر هاتوو دۆخەکە نەئاسایی بوو، ئەو کاتە پێویستە کەسانی نزیکی خێزانەکەت وەک پور و مام یان داپیرە و باپیرە لەو بابەتانە ئاگادار بکرێنەوە بۆ ئەوی بتوانن چارەسەرێکی گونجاو بدۆزنەوە تا مناڵەکان هەست بە نیگەرانی نەکەن. لە هەموو ماڵێکیشا و لە هەموو شوێنێکیشا بەردەوام کێشە هەربوونی هەیە، بەڵام گرنگ ئەوەیە لە کاتی کێشەکانە زۆر گەوریان نەکەین و هەوڵ بین بە باشی چارەسەریان کەین و ئەبێ زۆر لە کیژانەوە فێر ببن کە چۆن نهێنی ماڵەکانتان بپارێزن و بە باشی بیر بکەنەوە. ئەگەر کێشەیەکی لەو جۆرە دروست بوو، کەسانی زۆر نزیکی خێزانەکەت ئاگادار بکەیتەوە تا بتوانن بە خۆشەویستیەوە چارەسەری بابەتەکە بکەن. جا مناڵ خۆشەویستەکان، هیوادارم هەموو لایەکتان دوور بن لە کێشە و هەموو لایەکتان پارێزراو بن. تا چیرۆکێکی تری داپیرە و تا ڕۆژێکی تر لە بەرنامەی ماوەی مناڵان بەخواتان ئەسپێرم. کاتێکی خۆش.